لەم تەوەرەدا باس لەوە دەکەین کە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان بڕیاری دروستکردنی پۆندراوە لەبری ئەوەی بۆ جوتیاران بیر لە دروستکردنی یاخود بیر لە لێدانی بیر بکەنەوە کەمە کاریگەری نێرێنی لەسەر ئاوی ژێرزەوی بەجێ دەیەڵێت هەر جوتیارێک لە زەویە کوشتتوکاڵێکەیە بیەوێت کە بۆ ئاودانی بەروبوومە کوشتتوکاڵیەکان بیر لە لێدانی بیر بکاتەوە بڕیار درراوە کە بۆ لەمە دووە بە هاوکاری وەزارەتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان سەرجەم جوتیاران هان بدرێن بۆی کە پۆند لێ بدەن بە تایبەتر سوود لە یانگلدانەوەی ئاو وەربگرن لە وەرزیستاندا ئەو بارانەی دەبارێت لەو پۆندەیە کۆ بکرێتەوە و پاشان جوتیاران بتوانن سوودی لێ ببین و بۆ با بڵین بەروبوومە کوشتتوکاڵیەکانیان بتوانن لە ڕێگەی ئەم پۆندانەوە سوود لە ئاو وەربگرن یاخود سوود ئاوی بارانە وەربگرن و بۆ بەرمو کوشتتوکاڵەکانیان جارێکی دیکە سوود لەم پۆندانە وەربگرن دیارە ئەمە یەکەمین جارە کە بڕیارێکی هاوشێوە بڕیاری لەسەر دەدرێت یاخود دروستکردنی پۆند بڕیاری لەسەر دەدرێت و هاوکاری جوتیاران دەکرێت بە تایبەتیش ئەم ساڵ کە ساڵێکی باراناویە دروستکردنی ئەم پۆنداناگەر بێت و زوو بچێتە بواری جێبەجێکردنەوە زوو دەستگیرۆی جوتیاران بکرێت و هاوکاری جوتیاران بکرێت ئەم پۆندانە دروست بکرێت ئەوە با بڵێن ساڵێکی باراناوی پێشبینی دەکرێت بۆ هاوینی ئەم ساڵی جوتیاران کێتەوە سوودێکی و توی دەبێت بۆ ئاودانی زەویە کوشتتوکاڵی و بەروبوومە کوشتتوکاڵەکانی جوتیاران دیارە ئەم پرۆژەیە هەروکو باسمان کرد کە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان ڕێنمایی دروستکردنی لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان دەدرێت و ئەم ڕێنمایە دەبێتە سەرەتایەک بۆ هاندانی جوتیاران تا بتوانن لەبری ئەوەی بیر لە لێدانی بیر بکەنەوە بیر لە دروستکردنی پۆند بکەنەوە بۆ ئاودانی بەروبوومە کوشتتوکاڵەکانیان کە بێگومان ئەمە جگەلەوەی کاریگەری لەسەر با بڵێن سەرچاوەکانی ئاو بەجێ دەیاڵێت کاریگەریش دەبێت لەوەی کە ئاوی ژێرزەوی بە هەدەر نەڕوات و جوتیاران لە ڕووی ئاودانی بەروبوومە کوشتتوکاڵەکانیانەوە کێشیانە بێت تایبەت بەم بابەتە لە ڕێگەی سکایپەوە هاڵکەوت عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی کوشتتوکاڵ میوانە کاگەڵکەوت سپاس بۆ ئامادەبوونت دیارە بڕیاری دروستکردنی پۆند بۆ یەکەمین جارەکە لە هەرێمی کوردستانەوە ئەو بڕیارە دەرکراوە ئەمە چ کاریگەریەکی لەسەر با بڵێن هەم بەروبوومی جوتیاران و هەم سامانی ئاویش بەجێ دەهێڵێت بەیانیتان باش بەیانی بینەرانی کورساتی خۆشەویست باش تایبەت بە بارودۆخی کوتاڵ و بەروبوومی کوتاڵی بەگشتی لە ئێستادا لەژێر کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوادایە لە جیهاندا گۆڕانکاریەکانی کەشوهەواش لە جیهاندا بۆ خۆتان دەزانن کە کاریگەریەکە لەسەر پێکهاتەکانی سیستەمە ژینگەیەکە دروست دەکات کە گرنگترینیان بوونی ئاوە ئاو یعنی لە هەموو یاسا و ڕێساکاندا لە هەموو بنەما زانستیەکاندا تەنانەت لە ئاینەکانیشدا ئاو بە گرنگترین هۆکاری ژیان و مانەوەی ژیان و بەردەوامی ژیانی زیندەوەران وەصف کراوە و فعلەن ئەو ڕۆڵە گرنگەش دەبینێ بۆیە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە وەزارەتی بەرپرسە لە دابینکردنی خۆراک و ئاستنی ئاو و کۆکردنەوەی ئاو وەکو لە یاساکەی داهاتۆ کە ئەم وەزارەتە ئامانجەکانی ئیش بۆ ئەمە دەکات لە ئێستادا کە لەم سەردەمەدا گۆڕانکاریەکانی کەشوهەوا گەیشتە ئاستێک کە وەرزەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە و ئاستی بڕی بارانبارینی ساڵانە کە سەرچاوەی یەکەمی بڵێن یەکێکە لە سەرچاوە ئەساسەکانی بۆ کۆکردنەوەی ئاو و زیادبوونی ئاو لەسەر زەوی و لە ژێر زەویش لە ساڵێک بۆ ساڵێک گۆڕانکاری بەسەردا وەزارەتمان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی تایبەتمەند کە بەڕێوەبەرایەتی سەرچاوەکانی ئاوە هەوڵی داوە لەم بوانەدا خۆی بگونجێنە لەگەڵ ئەم بابەتەدا و هۆکارێکی تریش کە سەبەبە لەوەی کە بیر لە بەدیلی بیرلێدان بکرێتەوە ئەوش ئەوەیە ڕێژەی دانیشتوان بە زۆرێک زیادی کردووە هەڵچێکی زۆر بۆ نیشتەجێبوونیش لە ناو پرۆژەکان و دەروەی پرۆژەکانیش بۆ کوتاڵ و بۆ پیشەسازی و بۆ زۆر بواری تر بیریان لە بیرلێدان کردووە ئەم لێدانانش کاریگەریەکەی بە جۆرێکە کە ئاست ئاوی ژێر زەوی کە یەکێکە لە سامانە هەرە سروشت و گرنگ و بە نرخەکان کە مافی ئەم خەڵکەیە و مافی نەوەکانی داهاتوە دەستی بۆ براوە بە ئەندازەیەک ئاست ئاوی ژێر زەوی ئەوەندە دابەزیوە بەهۆی بیرلێدانەوە کە
پێشێتە ئاستێک کە بەڕاستی مەترسێکی گەورەیە لەم جۆرە دەستبردنە بۆ ئاو لەژێر زەویدا کە کاریگەری تێکجار خراپ بەجێدێت. بۆیە وەزارەت ئاوەکو باسم کرد لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی تایبەتمەندەوە کە لەناو وەزارەت برایەکی ترمان بەڕێوەبەری گشتیە بیریان لەو جۆرە ڕێنمایە کردەوە کە بەدیلی بیرلێدان بکرێتە ڕێنمایی بکرێتە قانون یعنی کاڵی ڕێنمایی یعنی شێوەیەکی یاسایی وەربگرێت بۆ ئەوەی پەنای بۆ ببرێت ینی پۆنت چییە ینی پۆنت بریتێ لە کۆکردنەوەی ئاوی سەر زەوی کە ئاوی باراناوە و ئاوی ئەو جۆگە و کامیانەیە کە لە شوێنێک بە شێوەیەکی وەرزی دروست دەبن و پارێزگاری لێکردنێتی لە شوێنێکی دیاریکراودا. ئەهمێتی ئەم ئیشە زۆرە یعنی ڕاستێکی یەکێک لە ئەهمێتە هەرە گرنگەکانی ئەوەیە کە وەکو بەنداو نییە یعنی بڵێ ئیلا بە دراسەیەکی زۆر ورد لە هەموو شوێنێک دروست نەکرێت. پۆنت دەکرێت لە هەموو گوندێک یا لە چەند گوندێک پەنای بۆ ببرێت دروست بکرێت. ئەگەر کاکەوت دروستکردنی ئەم پۆندانە با بڵێن جوتیاران خۆیان هاان دەدرێ بیکات یاخۆت بە هاوکاری وەزارەتی کوشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان بڕەپارێکی بۆ تەرخان دەکرێت لە ڕووی مادیەوە هاوکاری جوتیاران دەکرێت بۆ دروستکردنی ئەم پۆندانە. ئەمە دوو جۆری هەیە ینی هەموو حکوومەت خۆی پلانی هەیە بە گشتی لە ڕێگەی دوو بەڕێوەبەرایەتی گشتیەوە کە لە وەزارەتمان دروست بوون بە سەرپەرشتی جەنابی وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و تیمی وەزارەت ئەولەوێتێکی زۆر بۆ ئاودانراوە. یەکیان بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکانە کە پرۆژەی استراتیژی و کۆکردنەوەی ئاوە بە لە شێوەی بەنداودا، یەکیان بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاوە کە ئەمان بەرپرسیارن بۆ نمونە لە بیرلێدان و مۆڵەتی بیرلێدان و پاراستنی سامانی ئاوی ژێر زەوی و بەکارهێنانی ئاوی سەر زەوی ئەوەی کە لەم جۆرە ڕێنمایەدا کۆیان کردوێتەوە ئەویش لێدانی دروستکردنی پۆنتە. پۆنت ویستم ئاماژەی پێ بدەم گرنگی پۆنت چییە بۆ کوشتتوکاڵ بۆ بەڕێوەبەرایەتی بۆ سامانی ڕۆکی بۆ سامانی ئاژەڵی کە دوو پێکەنەرە سەرەکیەکەی کوشتتوکاڵ. یعنی وەکو گوتم پۆنت دەتوانرێت لە هەموو ناوچەیەک و لە هەموو گوندێک چ بە شێوەی تۆپۆگرافیا سروشتی ناوچەکە لەبار بێت بۆ ئەوەی بەر بە شوێنێک بگیرێت بۆی ئاوکیا کۆ بکرێتەوە، چ وەک ئەوەی بەدەستکردیش لە ڕێگەی هەندێک ئامێری سەرەتایی کە دەتوانرێت چاڵی گەورە دروست بکرێت کە ئاوکە کۆ بکرێتەوە. ئەهمێتیان میشە وا دەکات یعنی دەیەکان چۆڵ مەبن ینی ئەوەن خۆتان ئەزانن یعنی لە ڕووی سروشتیەوە ئاوی ژێر زەوی لە هەموو شوێنێک نییە. ئەگەر بیری زۆر قوڵش لێ بدەیت لە هەندێک شوێن ناگەیتە ئاوی گونجاو بۆ خواردنەوە یا بۆ کردن. بەڵام لەم جۆرەیاندا ئەو بڕە باران و ئاوەی کە لە مەوسمی بارانبارین دەست دەکەوێت دەتوانی بە شێوەیە کۆی بکەیتەوە کە هەم لە مەوسمەکە خۆی سوودی لێ ببینی وەرزەکە خۆی، هەم بۆ مەوسمی دواتر بەپێی حەزمی خۆندەکە و بڕی بارانبارینەکە دەور دەبینێ زۆر جار دەتوانی بۆ چەند مەوسمێک یا بە درێژایی ساڵ هەتا مەوسمی بارانبارین دەست پێ دەکاتەوە ئەم بڕ ئاو پارێزگار پێ بکرێت کە هەم بۆ کوشتتوکاڵکردن یعنی بەرهەمی ڕۆکی و هەم بۆ بەروبوومی ئاژەڵی ئەوەی ماڵیە و بەخێویش یەکەیت و ئەوەی کە کێویشە لە بیرمان نەچێت چونکە بەڕێوەبەری گشتی باغداری و دارستان و ئاژەڵی کێوی یعنی ئەویش بەشێکی گرنگی سیستەمە ژینگەیەکەی ئێمە و بەردەوامبوونی ژیانە کە دەتوانن سوود لەم گۆمە گەورانە یا لەم پۆندانە وەربگرن. ئەمە یەکەم خاڵی گرنگێتی. خاڵی تر گرنگتر لەمە ئەم ئاوە کە زیاد کۆ دەبێتەوە لە شوێنێک ئۆتۆماتیکی دادەبەزێتە ژێر زەوی یعنی تەبەقەکانی چینی خوارەوەی زەویش دەوڵەمەندتر دەکات بە ئاو ینی بڕی کۆبوونەوەی ئاو لە ژێر زەوی زیاتر دەکات کە ئەمەش گرنگی دووەمێتی ئەگەر بڵم گرنگی یەکەمی دووبارەیەتی یعنی هەبێکستا بکرێت چونکە کۆکردنەوەی ئاو لە ژێر زەویش وەکو گوتم سامانێکی نەتەوەی نیشتیمانیە پێویستە پارێزگاری لێ بکرێت بۆ نەوەکانی داهات. باشە کاکەڵکەوت ئەم با بڵێن دروستکردنی بۆندان ئەم ساڵ دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم ساڵکاری لەسەر دەکرێت یا خۆت بڕیاری لەسەر درا و پلانەکە دوورمەودا دەبێت؟
خاچ و نەزانی ئەم بابەتە تازە نییە، ینی بەس ئێستا بۆ بەڕێنمایی ڕاستەکەی، ینی بۆ بەڕێنمایی ئەگینا هەر لە چەند مانگی ڕابردوودا ئێمە یاوەری جەنابی وەزیر بووین لە گەرمیان چەند فۆندێکی حکومی، ینی حکوومەت خۆی تەمویلی کردو و پارەی بۆ دابین کردو و سەرپەرشتی کردووە وە لە پارێزگای هەولێر لە دووهۆک وەکوتم ئەو بەڕێوەبەراتێک گشتی کە مسئولی مباشرە لە سەرچاوەکانی ئاو، ینی ئەمان داتا و پلانی مختلفی زۆرتری ئەو پرۆژانەیان لە سەرپەرشتی دەکەن، بەڵام ئەوەی کە من لایەنە سوودوەرگرتنە لە فۆن لە ئاوی من دەمەوێت زیاتر لەسەر ئەم بابەتە قسەکانی خۆم بکەم تا دەبێتە هۆی پارێزگاریکردن لە گوندەکان، مانەوەی گوندنشین، چۆڵ نەبوون، ڕێگریکردن لە کۆچکردنی هاوڵاتی لە گوندەوە بۆ قار و بۆ ئەو شوێنانەی بۆ شارەوانەکان کە ئاو بە شێوەی کۆڕ دابین دەکەن. یعنی گرنگێکی یەکجار زۆری هەیە و سیفەتی گەشتیاریەداتە ئەو ناوچەیە ئەگەر بێت و فۆندەکە و غەرەزی فۆندەکە ینی دەکرێت هەر ئەوە نەبێت، ینی تەنها بۆ مەجای ئاژەڵداری باڵەکانی بۆ بواری تریش، چونکە ڕێنمایەکە کە ئەم ساڵ دەرچووە بە یاسایی کراوە هەموو هاوڵاتیەک یا هەموو گوندێک کەرتی تایبەت یا دەتوانن مامەڵەی ڕسمی دروستکردنی فۆند بکەن لەو ناوچانی کە دەتوانرێت ئەو فۆندە دروست بکرێەوە سوودی لێ ببین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ میوانەکەمان هەڵکەوت عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی کشتوکاڵ. دووبارە سپاس بۆ ئامادەبوونیت.